ئایا دۆناڵد ترامپ جارێکی دیکەم ڕێکەوتنە زیندوو دەکاتەوە؟ ئەمە لەگەڵ بەڕێز گابرێل سۆما ئەندامی دەستەی ڕاوێژکاری دۆناڵد ترامپ لە واشنگتن دیسیەوە گفتوگۆ دەکەم. ئەم کاتت باش بەڕێز سۆما، ئەو کێشە و ئاڵۆزیانەی کە بۆ دروستکردنی ئاستەنگە بۆ خولی دووەمی سەرۆکایەتی ترامپ یان بەگەڕانەوەی ترامپ نەخشەکە تەواو دەبێت؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە و سڵاو لە بینەرانی کوردستان 24. دۆناڵد ترامپ دەیەوێت کاتێک دەگاتە کۆشکی سپی لە 20 یەنایر دەیەوێت کێشە نێودەوڵەتیەکان کۆتاییان پێهاتە بێت. لەبەرەوەی دۆناڵد ترامپ مەبەستێتی دەست بە 4 ساڵەکەی بکات بە شێوازێک کە کێشەی وڵاتانی دنیا چارەسەر بکات. ئەو کێشانەی کە لە سەردەمی ئەو دێنە پێش نەک کێشەگەلێک کە لە بەر لەوە مابنەوە جاگەر لە ئەوروپا بێ یاخود ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێت لە پەیوەندیمان لەگەڵ چین پەیوەندێکی خراپە. هەموو ئەم شتانە لە سەردەمی جۆ بایدن ڕۆیانداوە. بۆیە سەرۆک ترامپ دەیەوێت قۆناغی نوێی قۆناغی ئاشتیبی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەوروپا و پەیوەندێکی باش لەگەڵ چین. کەواتە دەکرێت بڵین یەکێک لەو ڕێگایانەی کە ترامپ بۆ بەرقەرارکردنی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەیگرێتە بەر زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئیبراهیمیە و ئەو ڕێکەوتنە چی لە دۆخەکە دەگۆڕێت؟ دۆناڵد ترامپ دەیەوێت ئەو کارە بکات، دەیەوێت کە لە نزیکەوە چاودێری ڕێکەوتنی ئیبراهیمی بکات. دۆناڵد ترامپ پێی وایە ئەگەر ئاشتی هەبێت و ئەگەر ئاساییکردنەوەی پەیوەندی لە نێوان وڵاتانی عەرەبی و ئیسرائیل هەبێت ئەو کاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە ئاشتی بەخۆیەوە دەبینێت. بۆیە ترامپ جەخت لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل و گەڕانەوە بۆ ڕێکەوتنی ئیبراهیمی دەکاتەوە، بەڵام بە شێوازێک کە پەیوەندی باش لە نێوان ئیسرائیل و وڵاتانی دیکەی عەرەبیدا هەبێت. بەڕێز گابرێل، لە دوای 7 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووەوە ئەوەی ڕوویدا تا دەگاتە ڕووخانی دەسەڵاتی بەشار ئەسەد، ئەوە دواخاڵی گۆڕانکاریەکان بوو کە لە سووریا بینیمان یان پێدەچێت عێراق و وڵاتانی دیکەی ناوچەکەش بگرێتەوە. من پێم وایە سەرۆک دۆناڵد ترامپ دەیەوێت بارودۆخی ئێستا بگۆڕێت. ئەوەی کە لە غەزە هەیە دەیەوێت کۆتایی پێبێت بە هەر شێوەیەکە بێت، ئەو شەڕە نەمێنێت. لەبەرەوەی ئەو گفتوگۆ و دانوستانانەی بۆ وەستانی ئاگربەست هەن ئەنجامەکەی لە هەڵبژاردننی سەرۆکی ئەمریکای خود هەڵبژاردننی دۆناڵد ترامپ وەکو سەرۆک دەردەکەوێت. ئەمە سەرەتایەکی زۆر باش دەبێت ئەگەر بێت و ئاگربەست لە غەزەش ڕابگەیەندرێت. دۆناڵد ترامپ بە وردی چاودێری پرسی دوودەوڵەت دەکات لە دۆزی فەڵەستیندا. دەیەوێت وڵاتی ئیسرائیل هەبێت و وڵاتی ئیسرائیل هاوپەیمانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەتایبەتیش بنیامین ناتانیاهو و دۆناڵد ترامپ پەیوەندیەکی زۆر باش و پتەویان بەیەکەوە هەیە. وەجگە لەوەش ترامپ دەیەوێت چارەسەرێکی ڕێشەیی بۆ کێشەی فەڵەستین هەبێت و ئەگەر بشگەڕێینەوە دواوە بۆ 4 ساڵ پێش ئێستا و من ئەو کاتە یەکێک بووم لەوانەی کە سەردانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستم کرد لە سەردەمی خود قۆناغی کەم سەرۆکاتی دۆناڵد ترامپدا بچوین بۆ ئیسرائیل بۆ ئەوەی قسە لەبارەی ڕێکەوتنی سەدەوە بکەین. ئەو ڕێکەوتنەی کە سەرۆک ترامپ ڕەزامەندی لەسەردا بوو ئامانجی ڕێکەوتنەکە ئەوە بوو کە چارەسەرێک بۆ ململانی فەڵەستین و ئیسرائیل بدۆزرێتەوە بەبوونی دەوڵەتێکی فەڵەستین و دەوڵەتێکی ئیسرائیل دوو دەوڵەت لە تەک یەکتری بژین. کەواتە دۆناڵد ترامپ بیر لە چارەسەری دوو دەوڵەت دەکاتەوە، دامەزراندنی دەوڵەتێک بۆ فەڵەستین و دەوڵەتی ئیسرائیل کە هەردوو لا دراوسێ یەک بن. بەڵێ ئەمە پلانی سەرۆک دۆناڵد ترامپە. دۆناڵد ترامپ پێی وایە غەزە وە کەناری خۆراوە ڕووبەری دەوڵەتی فەڵەستینن و دەبێت لە چوارچێوەی دەوڵەتی فەڵەستین بن
و ئەو دەیویست کە غەزە ئاوادان بکاتەوە و قوتابخانە و نەخۆشخانەی لێ دروست بکات تەنانەت زانکۆش دەویست کە ڕێگای با بڵێن بەرفراوان لە غەزە لێ بدەن و پر دروست بکەن تونێل دروست بکەن لە بینی هەردوولادا بۆی کۆمەڵگەیەکی فەڵەستینی هاوسەنگە بێت بەڵام ئەو کات فەڵەستینیەکان ڕازی نەبوون بەو کارە لەبەرەوەی حەماس دەیویست کۆتایی بە ئیسرائیل بێنێت و ئامادە نەبوو ئەو کارە بکات گومانیشم هەیە ڕوودا. ئەم گۆڕانکاریانە لە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن لە کابینەی داهاتووی حکومڕانی دۆناڵد ترامپ دەبنە واقع؟ سەبارەت بە سووریا دەبێت وای دابنین کە سووریا ئێستا ناوەندی وڵاتانی عەرەبیە بۆیە سەخامگیری لە سووریا گرنگە دۆناڵد ترامپیش دەزانێت ئەو سەقامگیری گرنگە بۆیە هەمیشە پێداگرە لە سەری و دەشێوێت هەژمونی ئێران لە ناوچەکە نەمێنێت لەبەرەوەی دۆناڵد ترامپی و ئێران هۆکاری سەرەکی کێشەکانی ناوچەکەیە خود زۆربەی کێشەکانی ناوچەکەی بۆیە کار بۆ ئەو دەکات کە هەژمونی ئێران یا خۆت ڕەنگە کار بۆ بکە بە یەک جاری هەژمونی ئێران لە ناوچەکە نەهێڵێت لە لوبناان لە سووریا لە غەزە لە عێراقیش بە هەمان شێوە ئێران هۆکاری سەرەکی کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو کێشانەی ئێستا هەن هەمووی بەهۆی ئێرانەوەی مادام باسی ئێرانت کرد بەرز گابرێل بە ئەوە بپرسم کە ترامپ پلانی هەیە بەرنامە ئاتۆمیەکەی ئێران لەنێو بەرێت؟ کاری لە پێشینەی دۆناڵد ترامپ لە ناوبردنی ناوچەی ئەتۆمی ئێرانە دۆناڵد ترامپ ناوێت ئەو ناوچەی بە هیچ شێوەیەک بمێنێت ئەگەر بێت و ئێران بەردەوام بێ لە پیتاندنی یۆرانیۆم دۆناڵد ترامپ ئەو کاتە هێرش دەکاتە سەر بنکاتۆمیەکانی ئێران دوو مانگ پێشێستا ئیسرائیل هێرشی کردە سەر بەشێک لە بنکاتۆمیەکانی ئێران بەڵام دۆناڵد ترامپ ئەگەر هێرش بکات بە تەواوی وێرانیان دەکات هێرش دەکاتە سەر هەموو بنکەکان ئەمە لە حاڵەتێکدا ئەگەر ئێران پێداگر بێ لەسەر دروستکردنی بۆمبی ئەتەمی لەبەرەوەی دۆناڵد ترامپ دەڵێ من ڕێگە بە ئێران نادەم بۆمبی ئەتۆمی هەبێت و ڕژدی شە لەو کارە بەڕاستی و دەبێت ئێرانیەکان گرنگی بۆ بدەن کە سەرۆک دۆناڵد ترامپ دێڵێت لەبەرەوەی دۆناڵد ترامپ قسەیەک بکات جێبەجێی دەکات ئەگەر بێت و ئێران پێداگر بێت لەسەر دروستکردنی بۆمبی ئەتۆمی. باشە دوای ئەم گۆڕانکاریانی بەتایبەت کە لە سووریا ڕوویان داوە لە عێراق ترسێک دروست بووە بەتایبەت لای گروپە چەکداریەکان ئایا ئەمریکا بە فەرمی داوای هەڵۆشانەوەی ئەم گروپە چەکدارانەی کردووە لە عێراق؟ وەلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێی وایە ئەم گروپە چەکدارانە ڕێکخراوی تیرۆریستین وەکو حەزبوڵڵا وەکو حوسەکان ئەم ڕێکخراوانە بەڕاستی بوونیان پێویست نییە لە عێراقدا لەبەرەوەی لە عێراق حکوومەتێک هەیە حکوومەتێکی دەستوری و یاساییە و سەرۆک کۆمارێک هەیە سەرۆک وەزیرانێک هەیە پەرلەمانێک هەیە لە عێراقدا پەرلەمانەکە لەلایەن خەڵکەوە ڕاستەوخۆ هەڵبژێدراوە کەواتە بە هیچ شێوەیەک پێویست نییە گروپانە هەبن تا تۆ سوپای عێراقیت هەبێت و سەرکردایەتێکی سەربازی عێراقیت هەبێ کە پێداویستی خۆیان هەیە و توانە و شیانی پێویستیان هەیە بە هیچ شێوەیەک پێویستت بە بوونی ڕێکخراوی تیرۆریستی و گروپی چەکدارنی ئەم گروپە چەکدارانە هێرش دەکەنە سەر ئیسرائیل و لە سەردەمی سەرۆک بایدندا هێرشیان کردوتە سەر بنکەکانی ئەمریکا زیاتر لە 200 جار و سەرۆک بایدن هیچ شتێکی بۆ ئەو ئەم بابەتە نەکردووە شتێکی نەکرد بۆی ڕێگری لەو هێرشانە بکات سەرۆک ترامپ ڕێگە بەشتی لەم شێوەیە نادا ڕێگە نادا ئەم گروپە تیرۆریستیانە ڕۆڵیان هەبێت لە بەڕێوەبردننی کاروباری عێراقدا بەڵایە بارودۆخیان بەڕاستی باش نابێت بەڵام ئەی ئەگەرم گروپانە ئامادە نەبوون خۆیان هەڵبۆشێنەوە ئامادە نەبوون بچنە نێو ڕیزەکانی سوپا و هێزی بەرگری عێراقیەوە ئەو کاتام گروپە چەکدارانە ڕوبەڕووی هێرشکردن دەبنەوە لەلایەن ئیسرائیلەوە
هذه الفصائل سوف تنتهي بالفعل. ئەم گروپە چەکدارانە کۆتاییان دێت لەبەرەوەی ئێران هەژمونەکەی وردە وردە بچووک دەبێتەوە و ئەم گروپە چەکدارانش پڕچەکی و پارەدارکردن و ڕاهێنانەکان هەر لە ئێرانەوێ بۆیە کاتێک ئێران کۆتایی بە هەژمونەکەی دێت یاخود با بڵێن کاریگەری ئەم گروپانش نامێنێتی تر ئەو گروپانش ئاویان بەسەر دەچێت بەڵام ئەگەر بێت و هێرش بکەنە سەر ئیسرائیل بەردەوام بن ئەو کاتە ئیسرائیلیش ڕێکاری سەربازی پێویست دەگرێتە بەروەکو بەرامبەر بە حیزبوڵا کردی و هێرشیان دەکاتە سەر ئەوان لەکوێ بن ئیسرائیل هێرش دەکاتە سەر شوێنی ڕێکخراوە تیرۆریستەکان هاتنی سەرۆک دۆناڵد ترامپ بۆ کۆشکی سپی یارمەتی ئیسرائیل دەدات لەوەی کە ئەم ئەرکە بەجێ بگێن. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز گابرێل سۆما ئەندامی دەستەی ڕاوێژکاری دۆناڵد ترامپ لە واشنگتن دیسی لەگەڵم بووی. دەست خۆش.